ناوچەی شربورە لە کابولی پایتەختی ئەفغانستان و یەکێکە لە ناوچە گرنگەکانی شارەکە. لە سەرەتای هەفتەی ڕابردوو لێرە ئەیمەن زەواهیری سەرکردەی ڕێکخراوی قائیدە لە باڵکۆنی ماڵەکەی خۆیدا بە هێرشێکی موشەکی ئەمریکا کۆتایی پێهێنرا. ئەو ناوچەیە سەر بە وەزارەتی بەرگری ئەفغانستانە و چەند ساڵێکە بۆ تا شوێنی گەورە سەرکردەکانی ئەفغانستان و خان و بینای گەورەی تێدا بنیات دەنێن. My fellow Americans, he made videos including in recent weeks calling for his followers to attack the United States and our allies. لە دوای بڵاوبوونەوەی ئەو هەواڵە، جۆ بایدن سەرۆکی ئەمریکا هاتە سەر شاشەی تەلەڤیزیۆنەکان و کوشتنی زەواهیری لە بۆردومانێکی موشەکی ئەمریکادا لە سەرەتای ئەم هەفتەیە پشتڕاست کردەوە و وتی دادپەروەری بەدی هات. بایدن وردەکاری کوشتنی سەرکردەکەی ڕێکخراوی قائیدەی باس کرد کە گەورەترین هێرش بووە بۆ سەر ڕێکخراوی قائیدە لە دوای کوشتنی ئوسامە بن لادن لە ساڵی 2011ەوە. After relentlessly seeking Zawahiri for years under Presidents Bush, Obama and Trump. دوای گەڕان بە دوای زەواهیری بۆ ماوەی چەندین ساڵ لە کاتی دەسەڵاتی سەرکردەکانی تردا وەک بوش و ئۆباما و ترامپ، هەواڵگری ئەمە شوێنی زەواهیری ئاشکرا کرد لەم ساڵدا. منیش ڕەزامەندیمدا لەسەر بۆردومانەکە و دوورخستنەوەی ئەو سەرکردە تیرۆریستیە بۆ هەتایە زۆر بەوردی پلان بۆ ئەرکە داڕەشرا تاوەکو کەمترین زیان بە مەدەنیەکان بگات. ئەرکەکەمان سەرکەوتوو بوو. هیچ کام لە ئەندامانی خێزانەکەی زیانیان پێنەگەشتووە و هیچ هاوڵاتێکی مەدەنیش بەر بۆردومانەکە نەکەوتووە. ئەم هەواڵە لەگەڵ گەلی ئەمریکا بەش دەکەم دوای ئەوەی دڵنیا بووینەوە لە سەرکەوتنی ئۆپراسیۆنەکەمان بە تەواوەتی. دوای ئەوەی ئەرکی سەربازیمان کۆتایی هات لە ئەفغانستان کە نزیک دەبێتەوە لە ساڵێک، بڕیارمدا کە ئیتر دوای 20 ساڵ ئەمریکا پێویستی بە هەزاران سەرباز نییە لە خاکی ئەفغانستان بۆ پاراستنی ئەمریکیەکان لە تیرۆرستان. ئەو بەڵێنم بە خەڵکی ئەمریکادا و ئێمە بەردەوام دەبین لە ئەنجامدانی ئۆپراسیۆنەکان بۆ ڕووبەڕبوونەوەی تیرۆرستان لە ئەفغانستان و دەرەوەی ئەو وڵاتەش. بەڕاستیش ئەو کارەمان کردووە. بەپێی ئەو وردەکاریانەی هەواڵگری ئەمریکا و بایدن بڵاویان کردوتەوە، ماوەیەکی دوور و درێژە چاودێری زەواهیری دەکەن کە لەگەڵ خێزانەکەی و منداڵەکانیدا لە ماڵێکدا لە ناوەڕاستی کابول ژیاوە. هەواڵگری ئەمریکا دەڵێت زەواهیری لەو ماڵەدا هیچ نەهاتۆتە دەرەوە و عادەتی وەستانی لە باڵکۆنی ماڵەکەیدا یارمەتی دەربووە بۆ تەئکیدبوونەوە لە ناسنامەکەی و چاودێریەکانیان لەسەری زیاتر کردووە. دوای ئاگادارکردنەوەی بایدن لە بوونی زەواهیری لەو ماڵەدا و دوای چەندین کۆبوونەوە لەگەڵ گەورە لێپرسراوانی ئەمریکا، بایدن ڕەزامەندی لەسەر کوشتنی زەواهیریدا. زەواهیری لە بۆردومانی فڕۆکەیەکی بێفڕۆکەواندا و بەبێ بوونی هێزی ئەمریکا لە سەرزەوی کوژرا. زەواهیری بە دوو موشێکی هێلفایر کراوەتە ئامانج. هیچ کام لە ئەندامانی خێزانەکەی و هاوڵاتیانی مەدەنی ناوچەکە لەو بۆردومانە زیانیان بەرنەکەوتووە. ئەو جۆرە موشەکەش کە لە کوشتنیدا بەکار هاتووە لە توانایدا هەیە ئامانجەکانی زۆر بەوردی بپێکێت و کەمترین زیانیش بە دەوروبەری ئامانجەکەی دەگەیەنێت. بڵاوبوونەوەی کوشتنی زەواهیری دوای نزیکەی ساڵێک دێت لە کۆتایی هاتنی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان کە لە ساڵی 2001ەوە لە وڵاتە جێگیرکرابوون. کوشتنی زەواهیری توانای هەواڵگری ئەمریکای لە دیاریکردنی تیرۆریستان و چاودێریکردنیان دەرخست، سەرباری نەبوونی هیچ سەربازێکی ئەمریکی لە خاکی ئەو وڵاتە. This is history. It's a tragedy like the Hindenburg. زەواهیری یەکێک بووە لە ڕێخەرانی ڕووداوەکانی 11 سێپتەمبەری نیویۆرک. ئێستاش باسی شوێنکرەوانی هاتۆتە ئاراوە و دەوترێت سەیف عەدل میسری یەکێکە لە دیارترین ئەو کەسانەی کە ڕەنگە ببێتە سەرکردەی قائیدە و بە دوایین هیوای ڕێکخراوی قائیدە وەسف دەکرێت.